بەوردی قورئان بخوێننەوە، سەرنجی وشەکانی بدەن، سەرنجی پیتەکانی بدەن چۆن بە دوو یەکە هاتوون. قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەفەرمێ: كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ئێوەی ئومەتی ئیسلام چاکترین ئومەتن خەڵکینە. بەچی چاکترن؟ لەبەر ئەوەی فەرمان بە چاکە دەکەن، ڕێگری لە خراپە دەکەن. ئەمجا دەفەرمێ وتؤمنون بالله، ئیمانیشتان بەخوا هەیە. ئەخر وەڵڵەهی جێگەی سەرنجە. ئیمان لە پێش هەموو شتێکەوە نییە؟ دەبی بیفەرموایە ئێوە بۆیە ئومەتێکی زۆر چاکن لەبەرەوەی یەکەم ئیماندارن بەخوا. ئەمجا فەرمان بە چاکە دەکەن و نەهی لە خراپە دەکەن. کەچی لە پێشەوە دەفەرمێ ئێوە ئەمر بە چاکە دەکەن، نەهی لە خراپە دەکەن، ئەمجا ئیمانتان بە ئەڵڵا هەیە بەخوا. بۆ وایە؟ بۆ ئیمانەکەی دواخست. ئەوە ڕوون و ڕەوان پێمان دەڵێ ئیمانێک کە خاوەنەکەی بێهەست بێ، بێهەڵوێست بێ، هیچ سوودێکی پێ نەگەیاندووی. بێهەست مەبە ئەزیزم، بێهەڵوێست مەبە خۆشەویستم، بە ئەندازەی توانات. ئەمر بە چاکە بکە بە چاکە. هەر کاتێک بێشەرعیەک دبینی، من ناڵم بە هەڵچوون، نا، بە زمانی شیرین، بە حیکمەت، بە ئەدەب. لەبەر چاوی خەڵکا فڵان کەس تەریق مەکەوە، دەستی لە ملکت جایکەوە، لە ماڵی خۆت بە منداڵەکانی خۆشت نەسیحەت مەکە لەبەر چاوی یەکتر. کچەکەت بێشەرعیەکی تیا دەبینی، لەبەر چاوی خوشکەکانی پێی ماڵێ، لەبەر چاوی داکیشی پێی ماڵێ. پیاسەیەکی لەگەڵا بکە بڵێ کچە شیرینەکەم، تۆ جەرگی منی، بەخوا لە هەموو کەسم خۆشتر دەوی، بەڵام خوای گەورە تۆی لە منیش خۆشتر دەوێ. ئیتاعی خوای پەروەردگار بکە. ئەم کارەت بێشەرعیە. هەڵەیەکت لە برایەکەت بینی، لە ئەهلی بازار بینی، لەبەر چاوی خەڵکا پێی مەدڵێ ئەوە فەڵدیحەتە، بڕۆ بۆ لای دوو بە دوو لەگەڵ یادانیشە، دڵسۆزی خۆتی بۆ دەرببڕە، ئەمر بە چاکە بکە، ئەمر بە مەعروف بێ، نەهی لە مونکەر بکە. قەت لە ئاستی بێشەرعیدا چاودا مەخە، چونکە ئاەتەکە دەفەرمێ بێهەست، بێهەڵوێست نیشانەی ئەوەی ئیمانی بەخوا نییە. قورئان هەمووی تێکەڵاوە.